لێرەدا پێویستە مسلمانان لە چەند خاڵێک ئاگدار بکەینەوە کە پەیوەندی بە شەهید بوونەوە هەیە بە تایبەتی گەنجەکانمان. یەکەم، کاریگەری حەزی شەهیدی لە سەرکەوتنە. دۆست و دوژمنی ئیسلام ئەزانە کە خۆشویستنی شەهیدی و حەزکردن و هیوای بەدەستهێنانی شەهیدی لە هەست و هۆشی مسلمانە چەند کاریگەرە، چونکە لە گەورەترین و بەهێزترین پاڵنەری چوونە جەنگەکەیە. لەبەر ئەمەیە کە شەهید بوون لە دنیاە کارتی سەرکەوتنە و بڕوانامەی شیاوێتی چوونە بەهەشتە لە قیامەتە. خی گەورە فەرمێ ئین الله اشترى من المؤمنین أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خی گەورە گیان و ماڵی مسلمانانی بە بەهەشت کڕیوەتەوە. هەر خۆشی پێی عەتا فەرموون، خۆشی داوینەتی. سووربوون و عەوداڵبوونی شەهیدی لە هەموو بەرەیەکی ڕوبەڕووبوونەوەیە کەم و کورتی بەرەی مجاهیدەکان لە چەندێتی و چۆنێتیەکەی پڕەکات. بۆیە پەنجا مجاهیدی سەرڕاست و خۆڕاگر سەنگەری چۆڵی 450 جەنگاوەر پڕەکات. إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200. ئەگەر 20 کەسی بە ئارامتان تیابێ بەسەر 200 کافرانە زاڵب. لەلایەنی معنەویشەوە ئەم 50 کەسە ئەگەر ڕازگۆ و شەیدای شەهیدی بن دژمنە تۆقێنن، چونکە دژمن شەیدای حەزی دنیای و نایەوێ بمرێ. کافر زۆر سوورە لەسەر ژیانی هەر جۆرە ژیانێک بێ، یعنی هەر لتجدنهم أحرص الناس على حياة، هەر حياة هەر ژیان بێ، بەس ژیان وەکو دوو لە ڕێژیانی سەگیش بقینە، چونکە دژمن شەیدای ئەم دنیاە نایەوێ بمرێ. 50,000 خۆی لە 50 شوێن قایمەکە بۆی فیشەکێکی بەرنەکەوێت. بەس کابرای مسلمان لەو دەشتە کاچی بە کاشیە بە سیلاحەکەی خۆیەوە بەرەو مەرگە ڕوە. کافر زۆر سوورە لەسەر ژیان هەر جۆرە ژیانێک بێ، هەر نەمرێ بەسێتی. ئەمە وێ ناکردنەکەیەتی لە ئاەتەکەیە. خی گەورە فەرمێ قل إن كانت لكم الدار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين ولن يتمنوه أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين ولتجدنهم أحرص الناس على حياة ومن الذين أشركوا يود أحدهم لو يعمر 1000 سنة. پێیان بڵێ ئەگەر ڕاستەکەن و بەهەشت تایبەتە بەوان و کەسی تر ناچەتە ناوی بە خۆزگەی مەرگ بخوازن، بەڵام هەتایە خۆزگەی وا ناخوازن. هەر بە خۆزگە خواستنەکەش کە هیچی پێنایەتە دی، چونکە ئەزانن خۆیان چیان کردو و لە قیامەتیشا محاسەبە ئەکرێن لەسەری. خی گەورە شارەزای پەنهان و ئاشکرای ستەمکاران. ئەیان بینی لە هەموو کەسێ سوورترن لەسەر ژیان ومانەوە، هەر ژیانێک بێ، چونکە وشەی حیات لە ئاەتەکەیان نەکیرەیە، یعنی هەر چۆنە ژیانێک بێ ئەوان بەس سوورن لەسەر ئەوەی کە بمێن. ئەو مشریکانە کەسانی وایان تایە کە تەمەناکە تەمەنی 1000 ساڵ درێژ بێ. ئەمە چۆن خۆی لە بەرغیرەتی مجاهدێکە ئەگرێت کە ئێوێ 10 کەس پێش خۆی لە ناو ببات و دواترش ئەگەر بۆی کرا خۆیان پیا بتەقێنێت. بەراوردی حاڵی ئەم دوو کەسە خاوەن دوو دیدە جیاوازە لەمانای ئەم ئاەتایە وەلەتەجیدەنەهم ئەحرەص الناس على حیات. ئەمە بەری ئەم بەریان هەموو سوورن لەسەر هەر جۆرە ژیانێک بێ. ئەنجا لەو لاشەوە مانای فەرمودەکە بێنەرەوە بەرچاوی خۆت بۆ بەرەی شەهید خوازیەکە کە ئەفەرمێ غەیر الشەهید فإنه يتمنى أن يرجع فيقتل 10 مرات. ئیتر بەقەدەر ئەوەندەی مسلمانی سەرڕاست و مجاهید خولیای شەهید بوونەکەیەتی ئەوەندەش دژمنەکانی لێترسن. سروشتی لایەنە معنەویەکە وایە، چونکە ئەمە شتێکی زۆر گەورەیە. لە دوای 11 سپتەمبەر ساڵی 2001 لە زۆر وڵاتی ڕۆژاوانیان هێشت کەسی سیما مسلمان سواری فڕۆکە ببێ لە ترسە. تا 10 ساڵیش دوای ئەو ڕیژدارێک لە پاس و شەمە نەفەرە لای ڕۆژاوایەکەوە دابنیشتایە یەکسەر هەڵە ساوە ڕۆژ لە ترسە. یان تادا بەزی دڵە ڕاوچەی بوو، دڵە لەرزەی بوو، ئەلەرزی ئەو ئێستا پاسەکە ئەتەقێنێتەوە، یان ئەم پاسە بۆ خێرا ناڕوو، ئەم سایەخە بۆ وەستا. ئەوەژە بینی کە چەند تەسیراتی گەورەی هەیە و ئێستاش لە فەڵەستینەت و ئەو حاڵەتە ئەبینی کابرای فەڵەستینی دەستی لە جیرفانی ئابێت جوندەکە بە کلاشیکۆف بە سیلاحی شێوەیە ئەترسێڵنەوە کە چەقۆیەکی پێبێ. کەوا بوو ئەم خولیای شەهیدیە بۆ خۆی ئەو کەلێنە گەورە پڕەکاتەوە کە چەند عەدەدمان کەمترە یا چۆنیەتێکەمان مەشق پێکراونین وەکو سەربازانی کوفر. کاریگەری حەزی شەهیدی لە سەرکەوتنە زۆر گەورەیە. يعني خواهي پروردگار كا أفرمي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة أو ليه أنا كريتو إباشا هر خوي عطاي فرمو خوي أم تمني دعوة
باش لەبەر ئەم پاداشتی شەهیدی و کاریگەرێتی جیهادەیە کە ئەبێ واتاکانی جیهاد و شەهیدی و جوامێری یاوەران و سەلەف لە هەست و هۆش و هزری مسلمانانە بڕوێنرێتەوە سەر لەن ئەنجا بە قەناعەتە ئیمانیەکان و باسەکانی عەقیدە و سیرە و ژیانی یاوەران و دەرسی غەزاکان ئاودێری بکرێ ئەنجا بە ئەزمموی مەیدانی ڕۆژانە گۆش بکرێن ئەجنا چۆنم ترسە لە دڵیان دێتە دەرەوە ئەم هەموو ئاەتەی قورئان باسی جیهاد دەکا خەڵکی نە 41 جاری باسی مسلمان کردو 41 جاریشی باسی جیهاد کردو هی قیتالەکە کردو یعنی وجودی مسلمان بەم قیتالەوەیە تۆ تەماشاکەن ئەم خەڵکە چەند تۆقی و چەند ترساوە چەند خۆی لێ دوورگرتوتو سەیریکەن ئەگەر ئێمە پەروەردە بینەوە بەم ئاەتانەی کە حەقیقەتی وجودن ئەم ئاەتانە کەلامی خوان بە هیچ شێوەیەک دوودڵی و ڕاڕایی و گومانمان لەسەری نابێ ببێ ئەمانە حەقیقەتی وجود باسەکەن حەقیقەتەکانی ترکە لە بەرچاومانن وەکو هەبوونی خۆر و مانگ و هەوا و ئاو ئەمانە شتێکی نیسبین کۆتایی دێن سنووریان هەیە بەڵام حەقیقەتەکانی فەرمایشتی خوای پەروەردگار سنوور و ڕادە و بڕوو قەبارە و شێوە چۆنێتیان نییە چونکە کەلامی خوای پەروەردگارن کەلامەکەش سیفەتی خوای گەورەیە کە ئێمە نازانین ذاتی خوای پەروەردگار چۆنە سیفەتەکەش نازانین چۆنە بەڵام یەقینمان هەیە لەوە دڵنیاین کە ئەمانە کەلامی خوای پەروەردگارن و ئاوا وەسفی کردوون ئەمە لە ناخی سەحابەکانە ڕوا بوو قەناعەتیان هەموو لەسەر ئەمە دروست بوو بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەم هەموو جەیشە جەڕارە زۆرە لەشکرکێشەی ڕۆم و فارسیان بەلاوە کاو بابوو هەر ڕۆژ لە مەیدانەوەیانت خوای گەورە سەرکەوتنەکەمان پێبەخشە مهمە ئێمە لەم شەڕەیە لەم جەنگەیە بوەستین و شمشێر بۆشێنین باقیەکەی تر هەمووی خوای گەورە اختیارێک لەبەر ئەمەیە کە ئەبێ ئەم دەرسانە بەو شێوانە بخوێنین ئەمانە لەگەڵ زێدەڕۆیی و حەزە دنیایەکانە ناسازێن ناشە شەیدای شەهیدی بیت و لە هەڵپەکاری دنیاتە بواری حەوانەوەی جەستەی خۆشن نەبێ ناشە دوعای شەهیدی بۆ خۆت بکەیت و لەگەڵ بینینی پۆلیسێکا بلەرزی خۆت زبر ڕابێنە دنیا لە دەستا بێ نەک لە دڵ و بیرتە ئەمە شەمای سەبرگرتنی زۆرتری مەیدانەکانی جەنگ و جیهاد لێرەدا بیرخستنەوەکی زۆر گرنگ هەیە پێویستە بیخەمەوە پێشچاو ئەویش ئەوەیە کە بزانە خولیای شەهیدی و ئومێدی پاداشتی کە پاڵنەرێکی گەورەی جەنگ و جیهادە بەشێکی سەرەکیە لە پارسەنکردنەوەی هێز ئەمە پێویستە هەموو فەرماندەیەکی مسلمان و هەموو ڕابەرێک و هەموو ئەمیرێک و هەموو ئاڕاستەوانێکی ئەم دینە هەست بەمە بکە ئەبێ ئەمەی لەلا زۆر باش بچەسپێ ئەمەی کە بە عەرەبی پێڵن سیاسەت ڕەدع یعنی سیاسەتی بەرپەرشدانەوە و ڕاوەستاندن و تەوازونی هێز پێویستە دید و هەڵوێستێک کە لەگەڵ هێزی دوژمنە پارسەنگە بێتەوە ئیترسێنە هەست پێ بکەی کە ئەم حاڵەتە ئیستیشهادیەیە واتە خولیابوونی شەهید لەسەری گەنجێکی مسلمانە پیاوێکی مسلمانە ئەمە تەوازن ڕائەگرێت چونکە بەرامبەرەکە حسابی زۆری بووەکە ئەم حاڵەتە ئیستیشهادیانەیە کە ئەو زۆری چەندێتی و چۆنیەتەکەی دوژمن هەیەتی ناوێرێ هەمووی بەرامبەر بە مجاهیدان بەکاربێنێ ئەمە زۆر گرنگە ببێ بە استراتیژیەتێکی خەبات سەیری کە ئیسرائیل لە بەرامبەر خۆتەقانەوەکانە چی کرد هەر کەسێ دەستگیر ببێ کە خۆشی ئەتەقاندەوە نەیانە کوشت بۆ ئەوەی وەکو خەتێکی ستراتیجی دوورمەدا لە دڵی ئەم پیاوە ئیستیشهادیەیە خۆی لە دڵی ئەما بچەسپێنە کە ئەگەر تۆ خۆن نەتەقێنیتەوە بشە دگرین ناتکوژی چونکە هەرچەندیشیانە کرد ئیسرائیلەکان دەرەقەتی ئەم خاڵە نەهاتن کە لە ناخی ئەم گەنجە چەسپیوە ئەڕوات و خۆیە تەقێنێت بۆیە شەیدای شەهیدی مەبدەئێکی کاریگەر و سەرەکی جیهادە لە لای مسلمان دژمن حساباتی زۆر لەسەرەکە زۆر لێترسێ زۆریش پێوەی مەشغوڵە لەم ڕوانگەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نوصرت بالرعب مسيرة شهر حەدیثی بوخاری ئەفەرمێت تا مەدای مانگەڕەیەک بە ترس و تۆقاندنی دژمن سەرخراوە مانگەڕێ ئەو زەمانە بە ئەسپە ڕوا بە حوشترە ڕوا بەرچێگە ڕوە مەدای ئێستا چی لێ هاتووە 90 جار پەنجە بدەی بە کیبۆردەکەتە یعنی بنووسی بسم الله الرحمن الرحیم بووەکەت کە نووسیوە لەگەڵ کەلیمەی میمی ئەخیرە کە نووسیوتە بە دەوری هەموو سەرزەویە ئەگەڕێ و دێتەوە لای خۆت
کەوابوو تۆ کابرایەکی ئیستیشهادی کە پەروەردەی ئەم دینە بووە خولیای شەهیدی و باوەڕی وایە کە شەهیدی سێمین پلەی دوای پێغەمبەرێتی و دوای سەدیقینە أولئك مع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا أمي كلميشكي سري تشسبي وخليايتي وشهيد ببي وبشت بهشتو تمناك أبي قرنو بو الدنيا بو إجاري كتر شهيد ببيتو أما بو خوي خاليشي استراتيجي زور قوري بيوسا لبلانا كان معنا هبن أما بدأي شهيد أبوني شهيد يكل لبارسان كردنوي هزا هيا أبي ببيت بردي قبان أبي لدولا وقشو نشونوي بيبكين يكم توري چنديتي چونك آياتك خواهي قورا بازلا أمشي أنكا أفرمي واعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفق من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون أويتو أن لهيز بورو بروبون ويدوش منانا ما ديبكن لأسبي بتاو وبهلمت كدوشمناني خوا ودوشمناني خواتاني بيترسينن هروها او دوشمناني ترتان كالنهيانين و ايوانا الناسن بس خواي قورا اي الناسي هر شتيكيش لپيناوي خواي ببخشنتان دريتو پاداشتي ورا قرنو ستمتان ليناكري پارسان كردنوي هيزكوا لا ترهبون به آلياتي هيزكش سيشتا هر لآياتك يا باسي كردون جنگاوري جهادي كالفاعلي وأعد وكاهيا لقال هبوني تشك كبنكيرا أفرمي وأعدوا لهم ما استطعتم من قوة هرجور قوتك هي قوة عقيدية قوة الريز وصفوك ومركاري وأمة عقائديك يكون جا قوتي مشق كردنو تشكي دستو أويك بيمان بياكراوا دوايش باسي سامانك أكا وما تنفقوا من شيء أويش باسي بارو إمكانيته هر سيكي لآياتك يا هيا توري كان توري چۆنێت یەکەیە تەوەرێکی تر تەوەری چەندێتیش باسەکە ئەم مەشیان هەرە بێتەوە بە دوو بەشی ترەوە لایەنی مادی بە بەرزکردنەوەی ئاستی شیاوێتی و لێوەشاوەیی و توانای جەنگ و زانینی پلانەکانی جەنگ کە ئەبێ هەموو مجاهیدێک بیگاتێ و بیزانێ و ئەمیرەکەی لی دڵنیابێت کە بۆتە جەنگاوەرێکی ممتاز و باش کە لێنێکی باشی پێگیرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وكل حديث مسلم يفرمي المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف مسلماني بهز شاكتر وخوش يستر لا إخوائي قورا للمسلماني لا وازو بهز أما لا يعني ما بيكيتي لا يعني معنى بيكشي أويا كحزي دين داري وتقوى كاري وخلياي شهيدي وميدي سرخستني دينك وهنانا ويسروري شرع لدلو دروني أم مجاهدها ولا لا ينقركاني أنا الروابي خواهي فرمي واصبروا وصابروا ورابطوا آرام بقرن كبري خوتاني خوازي خو قربن كوستاندني بري بران بري خوازي يكم خوتان صبرك بقرن كلكيان تاناهي صابروية كي تريش لبرو دجمن بران برتان وستاو صبري قرتوية وبي صبركتان لهي أو زور تربيت شنك أمان لسر وزني فاعلوها كتفاعلية يعني لأصل مفاعلة مشاركة يدو طرف وكو مجادلة ومناقش كوابو وكو اوان صبريان قرتوية وصبري كي زور تريجة ببقرن والرابطو سنقر نشيني كشتان برندن تا آماده سازي روبا روبونو بردوان بيتو هلي دزكردني دجمن بو بري ايوان الرخصة تا اوان وران بردن وبزان كايو زور تروستاون خواهي قرشا فرمي فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون ئێوە تووشی ئازار و ژان دێن و هەستی پێکەن و ئازارتان پێگا ئەوانیش وەکو ئێوە ئازاریان پێگا هەست بەیەش و ئازار و ژانەکەشەکەن بەڵام ئێوە ئومێدتان بەخوای گەورە هەیە کە ئەوان ئەو ئومێدەیان نی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ واعلم أن النصر مع الصبر ئەوە بزانە کە سەرکەوتن لەگەڵ ئارامگرتنەکە و خۆگرتنەکەی هەیە دێمەوە جارێکی تر مسلمانان وەبیرێنمەوە کە هێشتا هەر باس لە خۆ ئامادەکردنی لایەنی ئیماندارێتیەکەی ئەڵێن کە دیندارێتی سەرڕاست و تەقواکاری بەکردنی خواپەرستیەکان و بە جۆڕایەڵی شەرع و بە دوورکەوتنەوە لە گوناح و لە تاوان و بە پابەندبوون بە سنووری شەرعەوە کاریگەری ڕاستە و خۆی لە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی جیهادەکەیە هەیە لە نیەتی پاچی خواویستیەوە
تا ئەگاتە بەکارهێنانی سیواکێک خی گەورە بەڵێنی تەکیدی خۆی بە تەقواکاران داوکە دژمنانیان نەتۆقێنێ وریان پێ ئەڕوخێنێ وەگە فەرمێ سەئوڵقی فی قولوب الذین کەفەروا الرعب ترسوبیمە هاومە دڵی ئەو کەسانەوە کە کافرن و بەرامبەرتان وەستاونەت هەروەها ئەفەرمێ ولو قاتلكم الذين كفروا لولوا الأدبار ثم لا يجدون وليا ولا نصيرا سنة الله التي قد خلت من قبل ولن تجد لسنة الله تبديلا ئەگەر کافرەکان بێنە جەنگتان پشت هەڵەکەن و ئەبەزن ڕاکەن و ترسن پاشان خەمخۆر و پشتیوانیان ناوێ ئەمە بەرەی ئەو بەر ئەمە ڕێسای خوای گەورەیە و بۆ ئەوانەی پێش ئێوەشی داڕشت بوو هەرگیزا و هەرگیز ڕێسای خوایش گۆڕانکاری بەسەرا نایە یعنی شتێکی ناممکنە خوای پەروەردگار ئەم ڕێسایە بگۆڕێ چونکە ئەمە وەسف و سیفەتی خوای پەروەردگاری تایە لەبەرەوە نەگۆڕە لەبەرەوە زۆر پێویستە لەوە دڵنیابین کە دیندارێتی سەرڕاستانە و تەقواکاری بەشێکە لە سیاسەتی پارسەنکردنەوەی هێز و لە سیاسەتی ڕەدع و لێکیان جودا ناکەین و نابێت لەشکی جودا بنەوە دیندارێتیەکە بەشێکە لە ئازایەتی و جوامێری و قارەمانێتیەکە هی خۆڕاگرتن بەرامبەر دژمن ئەم هاوکێشەیە بێ لە مێشکی هەموو جیهادیەکە زۆر جوان و ڕۆشن بێ هەروەکو کە لە مێشکی یاوەران و تابعینە جوان و ڕۆشن چەسپی بوو ئەمە لە نامەکەی سەیدنا عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ڕاشکاوانە باس کراوە کە بۆ سەیدنا سەعدی کوڕی ئەبوو وەقاسی نارد کە چوو بۆ غەزای فارسەکان کە پێشتر باسمان کردبوو ئەمەمان پێویستە زۆر باش لا بچەسپێ خاڵی